لسر کنگره یکیتیا مامۆستایان کوردستانی هەفکارە من کۆمار گرافیکێک هەیە پشتڕامە میوانێک هەیە کەرەمکی کۆمار دەستخۆش لێرە بە ڤیدیۆڵ بۆتان نەخەینە ڕوو لەبارەی بەشداریکردن و ئەندامانی کۆنگرەی یەکێتی مامۆستایانی کوردستان زانین کۆنگرەکە چۆن دەبێت بە سەرڕێکارێک دەبێت کەی دەست پێ دەکات و کەی دەتوانن کۆتایی باوادەی ناو تۆمارکردن دێت ئەبڕیارە لە 12/2023 کۆنگرەی یەکێتی مامۆستایان ئەنجام بدرێت شێوازی دەنگدان لیستی نیمچە کراوە دەبێت و 6,000 کەس مافی دەنگدانیان هەیە دابەشدەکرێت بەسەر 12 بازنەدا. دواوادەی وەرگرتنی ئەندام ڕۆژی 3/9/2023 لە دوای وادە هیچ ئەندامێک وەرناگیرێ بۆ دەنگدان واتە ناتوان بەشداری دەنگدان بکەن ئەگەر بەو شێوەیە بێت. هەروەها دواوادەی تۆمارکردنی لیست پشتگیری لیستی پێکاتەکان 50 ئەندام و هەروەها پشتگیری لیستی لایەنەکان 100 ئەندامی پێویستە. ڕێژەی بەشداری بۆ مامۆستایانی ئافرەت تا ئێستایەک لای نەکراوەتەوە بەڵام بۆ مامۆستایانی زانکۆ بەگشتی ڕێژەکە لە 100 دەیە. بەڵێ ئەوەی بۆ پیشانماندان ئەو ڤیدیۆڵێک بوو لەبارەی کۆنگرەی یەکێتی مامۆستایانی کوردستان کە بڕیارە لە 3/9 کۆنگرەکەیان ببەستن لە ستۆدیۆ میوانداری میوانێکمان کردووە بۆی گفتوگوی زیاتر بکەین سەبارەت بە ئەنجامدانی کۆنگرە و گرنگی کۆنگرە و یەکێتی مامۆستایان ئەوش بەڕێز ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایان بەڕێز ئەحمەد گەرمیانی فەرمۆگەر بفەرمە ئێرە بەخێر بن. گەلێک بخێر هاتن سەرچاوە هینسەی هەیڤانە دەرگەهیت گرن ji bo کۆنگرەیê çima heta nûke rêjeya jinan diyar nebûye ka divê kongireyê de dê çend bîtin sebeb çi ye؟ سەرەتا پێم خۆشە پیرۆزبایی لەسەر جە مامۆستایان کە لە خوێندنی باڵا وەرگیریانە ماستەر دکتۆرا دبلۆمی باڵا کە ئەمڕۆ جەنابی وەزیری پەروەردە و مژدەی ڕاگەیاند کە مڵە دەدرێت بە سەرجەمی ئەو مامۆستایانە کە ئەمە مژدەیەکی زۆر خۆش بوو لای ئێمە لەبەرێک لە داواکاریەکانی ئێمە و مامۆستایان بوو و هیوادارم بە زووترین کات کۆمەڵی کێشەی مامۆستایان وەکو ترفیع و مامۆستانی وانەبێژ و ئەو مامۆستایانە کە لە سەرپەرشتیاری نمرەی باشیان هێناوە بەتەمان بوونە سەرپەرشتیار کە ناویان دەرنەچووە ئەم کێشە و گرفتانە زووترین کات تەواو بێت. دیارێکێتی مامۆستایانی کوردستان ڕێکخراوێکی پیشەیە لە هەرێمی کوردستان ساڵی 1960 تاسە دامەزراوە چ لە شاخ چ لە شار خەباتی خۆی کردووە و ڕۆڵی ئافرەت ڕۆڵێکی گرنگ بووە لە ناو ڕێکخراوەکەمان و لێکەم کۆبوونەوە کە ساڵی 1960 کە لە سلێمانی بەسراوە ئافرەت ڕێژەیەکی باش بەشدار بووە و ڕۆڵی گرنگیان بووە. ئێمە داواکارین ڕێژەکە بەرز بکرێتەوە دیارە ڕێژەیەک دانرابوو و گفتوگۆ لەسەری کراوە بەڵام کەمترین ڕێژە ئەوەی کە لەسەری سوود ئەبین ئینشاءالله کە 30% کە واتە ئەگەر ئێمە کاندیدمان وەرگرت ژمارە 1 پیاو بێ ژمارە 2 پیاو بێ ژمارە 3 ئافرەت بێت بۆ ئەوە ئەمە جێگەی تموحی ئەمەش نییە ئەمە بەڵام لایەنی سیاسەکان و خەڵکانێک ناوێکیتی مامۆستایان ئارایی جۆراجۆر هەیە دەبێت ڕێز لە هەموو ڕایە بگری بەڵام ئەوەی کە دەچێت لەسەری لە 30% کەمتر نییە ئینشاءالله. بەڵێ چ پەیوەندیەکی با حیزبەکانەوە هەیە ئەم یەکێتیانە؟ یەکێتی مامۆستایانی کوردستان ڕێکخراوێکی پیشەیە سەربەخۆیە بەڵام نەک تەنها یەکێتی مامۆستایان وەکو مؤسسەکان تریش لایەنە سیاسەکان پێشبڕکێت دەکەن بۆ ئەوە زۆرترین پشکیان بێت لەناو ئەو ڕێکخراوە. یەکێتی مامۆستایانی کوردستانیش چەند لایەنێکی سیاسی ناوێتی و ئەو لایەنی سیاسیانە هاوکاری یەکێتی مامۆستایان نەک دژی یەکێتی مامۆستایان دژی مامۆستایان پەروەردە بوون و حتمما لیستەکان ئەو لایەنە سیاسیانە پاڵپشتی دەکەن و ئێمە داوامان کردە لەسەر جەم لایەنە سیاسیەکان ئەوەی ئارەزومەندانەیە ئەوەی ئارەزوی هەیە بەشدار بێت دەبێت بە پاڵپشتی 100 مامۆستای ئەندام و تەنها ئەو لیستانە تەنها بۆ لایەنە سیاسەکان نییە هەر مامۆستایەک یان هەر گروپێکی مامۆستایان ژمارەیەکی مامۆستان پاڵپشتی 100 مامۆستای ئەندام لە یەکێتی مامۆستان بێنن و لیستێک پێشکەشکەن و ناوی لیستەکە بنێن ئەوە دەتوانن بەشدار بن لە هەڵبژاردنەکان 3/12. باشە divê kongireyê çi guhartin têne kirin؟ ئێمە لە 2011 تا ئێستا کۆنگرە نەکراوە دەبایە 2016 کۆنگرە بکرایەت بەڵام بارودۆخی سیاسی و دارایی و ئەمنی ئەو کاتەی هەرێمی کوردستان شەڕی داعش و کۆمەڵی کێشەی تریش دروست بوو لایەنە سیاسیەکان و ڕێک نەکەوتن لەسەر هەڵبژاردنێکی سەرانسەر
ئەوە بوو کارکریا بۆ ئەوە بتوانین ئێمە لەگەڵ بارودۆخی ئەمڕۆ بگونجێن. کۆنگرەی نوێ یەکێتی مامۆستایان کە لە دوای هەڵبژاردن دەکرێت لەبەرەوە ئەمە 12 هەڵبژاردنە کۆنگرە نییە، هەڵبژاردنە لە پاشەوە کۆنگرە دەکرێت. دەبێت ئێمە کۆمەڵێ گۆڕانکاری بکەین لە پەیڕۆی ناوی خۆی خۆمان لە یاسا یەکێتی مامۆستایان، لە بەرنامەی کاری خۆت، لە ئامانجەکانی یەکێتی مامۆستایان بۆ بیگونجێن لەگەڵ بارودۆخی ئەمڕۆ. گۆڕانکاریەکان خێران ئەمڕۆ و ئەو گۆڕانکاریانە بە تایبەتی لە دوای شەڕی داعش، لە دوای کۆڤید-19 و لە دوای ئەو بارودۆخە ئابووریە، لە دوای شەڕی ئۆکرانی و رووسیا کۆمەڵە گۆڕانکاری گەورە لە جیهان بووە. دەبێت یەکێتی مامۆستایان بە تایبەتی یەکێتی مامۆستایان ئەندامی یەکێتی مامۆستایانی جیهانەوە ئەندامێکی کارایە و لە هەموو کۆنگرەکان و کۆبنەوەکان لە دەروی وڵات کە ئیکا ئای بە تایبەتی لە ناوچەی ئاسیا و لە ناوچەی عەرەبی ئێمە بەشدارە بووین و ئێمە پێمان خۆشە خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو بارودۆخی نوێیە لە ڕێگەی ئەو کۆنگرەوە. بەڵێ هەرکێتی مامۆستایان تا چەند بۆ مامۆستایان گرنگەوە دەتوانێت چی بۆ مامۆستایان کات ئەوە شەی کە ئەندام نەبێت لە کاتێکی پێویستە دۆخێکی پێویستە یەکێتی مامۆستایان هەر هاوکاریە بێت هەر لەگەڵ بێت. یەکێتی مامۆستایان کەیشی کردو بە سەرجەم مامۆستایانیشی کردووە چەند کارێکی تایبەت هەیە تەنها بۆ ئەندامەکان بووە. سە بۆ نمونە هەڵبژاردن تەنها بۆ ئەندامەنە لەبەر یاساکە ئارەزومەندانەی کردووە ڕێگە ئەدا بەس تەنها بۆ ئەندام بێت. بەڵام کە کار کراوە خزمەت کراوە بۆ سەرجەم مامۆستایانی هەرێمی کوردستان. یەکێتی مامۆستایان ئەندام بوون پێش ئەوە هیچ نەکەین لە ڕووی معنەویوە بۆ مامۆستایان زۆر گرنگە. تو ڕێکخراوێکت هەیە تەمسیلتەکە لە ناو لە دەرەوەی وڵاتەوە. ئەگەر من بەداوی لێ بردنش ئەو قسەکەم ئەگەر نەمانتوانێت ئێمە وەکو ستافی یەکێتی مامۆستایان لە داخوازیەکانی مامۆستایان جێبەجێ بکەین بە حکومی ئەو بارودۆخە قورسەکە هاتە هەرێمی کوردستان لەم ساڵانی ڕابردووە نەمانتوانێت وەکو پێویست خزمەت بە مامۆستایان بکەین، نەمانتوانین دەنگی مامۆستا وەکو پێویست تەمسیل بکەین، بەڵام لە سەرجەم ڕێکخراوەکانی ترکە سەرجەم ڕێکخراوەکانی تر بکەیت و سەرجەم مؤسساتەکەی دەبێت یەکێتی مامۆستایان ڕۆڵێکی کارایی بووە لە گۆڕانکاریەکان و بەردەوام داکۆکی کردووە و دەوام ئیشی کردو ئیشی باشی کردو لەگەڵ وزارەتی پەروەردە و خوێندنی باڵا بە تایبەتی لەگەڵ وزارەتی پەروەردەوە بۆ خزمەتکردنی مامۆستایانی خۆی و هەروەها بەردەوام هەماهەنگی کردووە بۆ سەرخستنی بەرنامەی حکومت بۆ خزمەتکردنی خەڵک و زۆر جاریشی قوربانیمان داوە لە پێناوی نیشتیمان و لە پێناوی یەکدەنگی خەڵکی کوردستان. مامۆستا ئەحمەد دڤان هەڵبژاردن و کۆنگرەیدا پەیڕە و پروگرام و پلانە هەوات هێتە گوهارتن ئایا ئەم بێژین دوێ کۆنگرەیەدا یەکێتیە مامۆستایان دکارید ببیتە دەنگێکێ بەهێزتر ji bo gihandina dengê mamosteyan bi taybetî mamostayên wanebêj li Herêma Kurdistanê bi hikûmetê ji ber ku gelek ji wan bêçare ne. Nimûne me êt hey zorin li Kurdistanê ku jinek heye mêr kiriye ji ber ku wanebêje neşêtin bû nimûne ji akirê xwe veguhêzîte dihûkê ji dihûkê xwe veguhêzîte hewlêrê. Bi kurtî ez bêjim hîn dê bine dengê wan mamostayên ku hetan weke karek bûne hatiye kirin? ئەگەر ملا حەزت بکرا لە سەرەتای قسەکاری من نێو کێشانەوتم کێشەی وانەبێژانیش چارەسەر بکە حتمما وانەبێژان ڕۆڵێکی گرنگیان هەیە و ئەوان پرۆسەی پەروەردەیان فریای کەوتنە و توانیانە بە تایبەتی لە شوێنە دوورەکان پڕی بکەنەوە پرۆسەی پەروەردەیان بەهێز کردێتەوە و وزارەتی پەروەردە بەڕاستی بە جدیشی لەسەر ئەو بابەتە کردووە و یەکێتی مامۆستایانی کوردستان لە هەموو مناسبێک باسی ئەو بابەتێک کردووە و داکۆکیمان کردووە پێمان خۆشە حکوومەت داخوازەکانی مامۆستایانی وانەبیش جێبەجێ بکات و لەم کۆتایشە کە کۆمەڵێ خاڵ باس کرا بە گرێبەستکردنیان ئێمە پێمان باشە مامۆستایانی وانەبێژە هەمیشەیی بکرێت ئیمکانێتی حکوومەت چۆنە باشتریش ئیمکان تێدایە هیچ وعدێک دراوە ئیمکانت دەکرێت دویش مامۆستایانی وانەبێژ دەتوانن بوونە ئەندام لە یەکێتی مامۆستایان دەتوانن بەیانی دوو بەیانی دەنگ بە مڕەشەحی خۆیان بدەن بێتە ناو کۆنگرا و ناو کۆنگرا کۆمەڵی خاڵ هەیە پەیوەندی بە مامۆستایانی وانەبێژەیە سەقامگیری بکە و ئەتوانێت ئیش لەسەری بکە و دەتوانێت لە ستافیش یەکێتی مامۆستایانیش بێت و هەروەها مامۆستانی ناحکومیش ئەوانش کە کۆمەڵی کێشە و گرفتەیە کە ئەو مامۆستا ئەهلیەکان با بڵێن ئەوانش دەتوانن بوونە بە ئەندام لە یەکێتی مامۆستایان و مامۆستایانی زانکۆ هەروەها ئەگەر بێنە ناو کۆنگرا ئەو چین و توێژانە سەرجەم مامۆستایانەوە لە باخچەی ساوانە تا دەگاتە مامۆستانی زانکۆن هەرێکێک دەتوانێت گروپێک بە خۆی دروستە ناو یەکێتی مامۆستایان داکۆکی لە مافەکانی خۆی بکە ئەو کاتە یاساییش دەبێت. بەڵێ بەڕێز ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایان لە ستۆدیۆ ئامادە بوویت سپاس بۆ ئامادەبوونتان بە خێراتن مامۆستا. گەلێک سپاس.